دائما ئاماژە بە نرخی مریشک دەکەی کە بەرزبوونەوەی بەخۆی بینیەوە بە بزانین لێ سادا نرخەکەی چۆنا هەروەها هۆکاری بەرزبوونەوەی نرخی مریشک بۆچی دەگەڕێتەوە خواستی هاوڵاتیان توانە لەسەری لە هەمان کادا مریشکەکان چەند جیاوازی بەخۆی دەبینێت لە ڕووی نرخەوە لە ڕووی بەرزبوونەوە بێگومان من گفتوگۆی ئەم بابەت دەکەم لەگەڵ کاگارە سایق کە مریشک فرۆشە وردەکاری ئەم بابەتمان بۆ دەگوازێتەوە هەروەها هۆکارەکەیشمان بۆ دەگوازێتەوە کە بۆچی لە ئێستادا نرخی مریشک بۆ جارێکی دیکە بەرزبوونەوەی بەخۆی بینیوە کاگاراز باین باش و سڵاو لێ بێ سپاس بۆی کە لە بەرنامەی بانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری لەسەرتا ئەمێت باز لە بەرزبوونەوەی نرخی مریشک بکەین کە بۆچی لە ئێستادا نرخی مریشک بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. سڵاو لە تۆش وەڵی نرخی مریشکە زۆر گرانە کیلۆ بە 3750ە بە قسەی ساحب داواژینەکان ئەڵێن ئێمە هەچی شتمانە گران بۆ ئەڵێت تەنێ عەلەف بە 3 وەرەقە بۆیسە چوەتە 7 وەرەقە جوچکەیە بە 30 سنت بۆیسە بۆ بە 85 وەرەقە 85 سنت ئەیتە حەتیشتا گران بۆ مریشکەکەیش گران بۆیسە بۆ جنوبیش ئەڕوات بە بۆنەی ئەوەیشگا گران بۆ دیکە گرام بێت مریشکیش تێدا نرخەکەی بەرز بوو بێتەوە ئەمە بزان هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە کە مریشک لە ئێستادا بەرز بۆتەوە بەدەر لە شتەکانی دیکە ینی مریشک پەیوەندی ڕاستەخۆی چییە بە بابەتەکانی دیکەوە پەیوەندی ڕاستەوخۆی بەوەیە کە ئەو حەچیشتێتی گرانە شتەکانی گران بووە سێقال چواقا شتەکانی گران بووە ئیسە وەک عەلەف گران بووە دەرزی دەرمانێتی گران بووە جوشکەکەیەتی گران بووە ئیسە کە ئەوەی کە فرۆشتی ئیتر دەواژینەکەی داخە ئەڵێ ئەوە گرانە زەرم بووەکە دەواژینەکەم ناکەمەوە ئیتر ئێمەش مەجبورین بە هەشانە بێ بیکڕین لە دوکانەکان بۆشمان نافرۆشن سعرەکەی گرانە هەچی هەڵێ بەچەنە لەمە 350 ئەڕوات نایکڕێ بەڵێ کاگارازیانی پێشبینی معاشی شوێ بەخوا بازار هەر نەماوە بەڵێ دەکرێت بڵین ئەمەش وا دەکات خواست لەسەر مریشک کەمتر بێتەوە درەنگیدانی پێدانی موچۆ ئەم بابەتانەش کاگەراز ئەمێ بزان پێشبینیتان چۆنە ئێوە کومریش فرۆش دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا نرخەکەی زیاتر بەرز بێتەوە وەڵی ڕۆژ بۆ ڕۆژ بەرزە بێتەوە ڕۆژ نییە بەرز دەبێتەوە لە جەژن و حەبەرەوە بەرزبوونەوە ڕۆسیعەکەی وای لێ هاتووە ئیتر لەوەچێ بچێت 4000یش ئیسەمە دوێنێ بە 3650 بمان هاتووە ئیمڕۆ بە 3750 بمان هاتووە ئەو مریشکانەی کە لای ئێوەن ئێوە کو مریشک فرۆش ئەمە بزانم هەمووی مریشکی ناوخۆی هەرێمە یاخود هاوردە دەکرێت زیاتر لەکوێوە ئێوە مریشکەکان هاوردە دەکرێت خواستی کامیان زیاتر لەسەرە وەڵی هەمی مریشکی ناوخۆیە خواست لەسەر ئەوەی ناوخۆی خۆمانە مریشێکی چاکە هیچ کێشەیەکیشی نییە و خواست بەس لەسەر مریشکەی خۆمانە لە دەرەوە نایەت مەگەر مریشکی بەستووەوان لە دەرەوەبێ وان نازانە بەس مریشکی وەکو مریشکی زیندوو لە دەرەوە نایە ئیسا ئەو مریشکە ناسکانە هی ناوخۆیە ئەو مریشکانی تر هی هەولێرە ئەو پیرانە ئوماتەکان ئەوە هی هەولێرە هێت ناوەکو دەرەوە نایە ئاماژەت بە مریشکی ئومەهات کرمێ بزانام لە ئێوە بەردەستە و هەروەها نرخەکەی چۆنە ئەو وەڵی مریشکی ئومەهات مریشەکەی کیلۆی بە 5000 کەڵەشێرەکەیشی کیلۆی بە 6000 بەڵێ ئەی تا مریشکە ئومەهاتەکان کیلۆ بە 5 کەڵەشێرەکەی بە 6 مریشکی ناسی کیلۆ بە 350 بڵێ کەواتە کاگەراز ئەمێ بزانم ئومەهات تا چەند کیلۆ دەڕوات یەک دانیتیاتی 4 کیلۆ دەرەچێت تا 5 کیلۆ 5 کیلۆ نیو 3 کیلۆ نیو کەڵەشێرەکەی تا 8 کیلۆ ڕوا 7 کیلۆ ڕوا 6 کیلۆ ڕوا 5 کیلۆ ڕوا ئەوە نابێ بەڵێ ئەی سەبارەت بە مریشکی سوور نرخەکەی ئەو چۆنە ئەوە مریشکی سوور هیچ جنوب بەهێت مریشکێکی سوور بە 3500 دینارە ئێمە بە پاکردنەکە 5000 وەرەگریت دانی 1500 ناپاکردنەکەیەتی ئەی ئەویان تا چەند کیلۆ ڕوات سوور بە کیلۆ نییە سوور بە دانەیە بەڵێ سوورەکە بەڵێ مریشکە سوورەکە بەڵێ بەڵێ کاگاراز مریشکی سوور کیلۆ 800 کیلۆ 900 دەرەچێ ڕۆژی وایە 2 کیلۆش دەرەچێ کیلۆ 800 کیلۆ 900 ڕۆژی وایە 2 کیلۆش دەرەچێ
بەڵێ کاگارە سەبارەت بە پاک و تەمیزی بۆ منە ئەو شوێنانەی بەتایبەت ئەوانەی مریشک فرۆش نەمێت بۆ منە زانیاریمان سەبارەت بەم بابەتە بیتێ لە هەمان کاتدا لە ئێستاجەکە چەند جۆری مریشک تێدا بوون لە ئێوە بەردەستە ئەوانش بە هەمان شوێن نرخەکانیان چەند گۆڕانکاری بەسەردا بێت. والله نرخ گۆڕانکاری تیانە مەگەر 100 دینار 50 دیناری نا گۆڕانکاری لە نرخی مریشکانی هەموو ڕۆژێ یەک سیعرە. ئیسا ئەمڕۆ بە 350 دوکانەکان ئەمەگە بڵێن شوێنهاش تێکەمتە بیفرۆشنە هەمی بە 350 سیعری جملەکەیەتی. ئێمە بەس بۆ پاکردنەکەی ئینا وەکو سیعر خێری ناخێنە سەر. بەڵێ ئەمێت بێمە سەر بابەتەکەی دیکە هەر سەبارەت بە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی مریشک بەشێک بازەوە دەکەن بەهۆی تای خوێنبەربوونە ئەمە بزانم ئەمە بە هۆکارێکی دیکە دادەندرێت؟ کێشەی بەسەر مریشک نییە لە هی حیوانە مریشک هیچ کێشەیەکی نیە و هیچ نەخۆشیی تیان نیە مریشک ئیسە زۆر ساقا هیچ نەخۆشیی تیان نییە بەس مەسەلە ئەوەیە کە ئاوا گران بووە ئەوی شتەکانی گرانە جوشکەیە گرانە علەفەکەی گرانە تەنانەت کرێکارەکەیشی گران بووە. بەڵێ ئەی سەبارەت کاگاراز بە جوچکەکان بە بۆنی ئەوەی کە مریش دەواژینی هەیە ئەم نرخی چی؟ بەڵێ سەبارەت بە جوچکەکان کە باس لەوە دەکرێت دەرزی پرۆتینی دەدرێت چاوکو گەورە دەبێت ئەمە بزانم ئەمە چۆنە؟ واللهی بۆ دەرزی نەمبیستووە بەس ئێتە هە دەرمانیە نیە و هەتا تەقریب 2 مانگ اینجا ئەکەوێتە بازاڕۆی ناوەکو دەرزی نازانم دەرزی لێن بەس ئیتر عیلاجی هەیە ئەمەی پرۆتینێنێ و تەواو ئەتر گەنمێنێ و ئەم شتانەیە. بەڵێ زۆر سپاس بۆ کاگەرا سفایق مریشک فرۆش کاگەرا سپاس بۆ گواستنەوەی دەرزی باوەڕ ناکەم دەرزی نییە. بەڵێ زۆر سپاسی جەنابتانەکەم بۆ گواستنەوەی زانیارەکان کە سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی مریشک و هەروە هۆکارەکەی کاگەرا سفایق سپاس بۆ ئێوە. لێکەمەوە بەڵێ هەمە زانیارەکان بۆ سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی مریشکە لێ سادە بەرزبوونەوەیکی بەرچاوی بەخۆی و بینیەوە و هەروەها ئەمەش گرفتێکی دیکەیە کە دێتە بەردەم هاوڵاتیان یاخود بەربەس هاوڵاتیان کە وەکو دەزانین جژنی قوربان نزیک بۆتەوە و خواز لەسەر نرخی مریشک یاخود خواز لەسەر مریشک زیاتر دەبێت بە تایبەت لە بۆنەوە یاجەکاندا بەڵام ئەم بەرزبوونەوە و هەروەها پێنەدانی موچەش ئەمەش گرفتێکی دیکەیە بۆ بەردەم هاوڵاتیان لەگەڵتان بەردەوامی لێستاشدا ناوبڕێک.